خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ماوەیەکە بەهۆی نزیک بوونەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کۆمەڵێک هەواڵی ساختە دەرخواردی کۆمەڵی کوردی ئەدرێت بە جۆرێکە دام و دەستگا فەرمیەکان و دام و دەستگا مێدیاییە فەرمیەکانیش بەشدارن لەو هەواڵە ساختانە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە یادی سیویەکی ئابدا مێدیاکانی پارتی دموکراتی کوردستان ئۆتۆمبیلێکی جۆری بەرازیلی ڤۆکسواگنیان لەسەر بانێک دانا، وتیان ئەمە کاتی خۆی پێش سیوێکی ئاب بوو لە هەولێر. دوایی دەرکەوت ئەمە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عراقە و دایکێک لە پەرۆشی شەهیدبوونی کوڕەکەی و تێتی دەبێت ئۆتۆمبیلەکە هەر وەکو سەبوریەک لەسەر بانی ماڵەکە بێت. دوجار گەنجێک کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە و لێرە بۆ پیاکردنی بژێوی ژیانی لێرە بووە. دوای ئەوەی خۆی داواکان ڕادستی ئێران بکردویان ڕێگەی پێ بدرێ بڕاتەوە بۆ ئێران، مێدیا فەرمیەکانی پارتی دموکراتی کوردستان باسییان لەوە کرد کە ئەمە دەستگیر کراوە و ڕادستی ئێران کراوە. هەر ئەمە شنە وتیان ئەمە فەرمانی یەکێتیە. ئەمڕۆ ئەم کەسە خۆی قسەی کرد، ئەڵێ من لە سەقزم خۆم داوام کردو بڕۆمەوە ئەوێ و دوو ڕۆژی تڵاعەت منی دەست بەسەر کردو و ئێستا ئازادم. کەمێک پێش ئێستا ئەنجومەنی بەناو ئاسایش کە پارتی دموکراتی کوردستان تێیدا دەسەڵاتدارە ئەڵێ نە ئللا ئەو کەسە دەستگیر کراوە و بە فەرمانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە کاتێکە ئەم کەسە چەند سەعاتێک پێش ئێستا وتی من ئازادم و لە شاری سەقزم. ئەم هەموو هەواڵە ساختە و درۆیە لە پێناو چی؟ ئەیانەوێ بڵێن سلێمانی وێرانەیە. سلێمانی ئێستا خەڵکی سلێمانی و دەوروبەری لە ژیان و گوزەرانی خۆیەتی شارێکی ئارام، شارێک بەرەو گەشە سەندن، بەرەو دەستپێکردنەوەی پرۆژەکان کەچی ئەڵێن نە ئللا ئەبێ بڵێن وێرانەیە، ئللا ئەبێ بڵێن ئێمە تەسلیممان کرد. ئەرێ بە زۆر هەواڵ دەرخواردی خەڵکە درێت، ئەرێ چ کاریگەریەکی لەسەر دەرونی هاوڵاتیانە بێ لە ناو کۆمەڵی کوردیدا. جا ئێمەژم شەو باسی ئەو بابەتەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان، بەڕێز دکتۆرە ژیا عەباس مامۆستای زانکۆ دکتۆرە بەخێر بێ، و بەڕێز جوتیار مەحموود چالاکوان و کادری یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر بێ. کاک جوتیارە جەنابتەوە دەست پێ بکەم. ببوورە لەبەری پرسە حزبەکەلەوەکەم دوای ئەگەرنا لیدیز فێرست. کاک جوتیار ئەم هەموو هەواڵە درۆینەیە ساختەیە و دەرخواردانی کۆمەڵە لایەن دەستگا فەرمیەکانی پارتیەوە بۆ سڵاو لێ و لە بینەرانی وڵای کاکزانە خۆی عادەتەن لە هەموو وڵاتێکە کە تۆ بەرەو پرۆسی انتخاباتە چی هەر حزبێکی شکست خواردوور کە باڵادەستی یەکەمە لە سیستەمی حکومڕانیدا کاتێکی سخاڵێکی پۆزتیڤی نییە لە ئەدای حکومڕانەکەی شانازی پێوە بکە دێ پەناباتە بەر چاواشەکاری و چاواشەکردنی کۆمەڵانی خەڵک بەرامبەر بەو هێزەی کە بە فعلی معارەزەیەتی و ئەتوانێ بووە نمونە ستۆپێک بە لایەنە بکە کە ئەو هەڵەوکەم و کورتیانی لە حکومڕانیە هەی بۆ بۆی کە دووباری نەکاتەوە. ئێمە بەداخەوە مەسەرەن خۆزگە تەمەنامانە کرد بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان کە هێزێکی باڵادەستی یەکەم بۆ لە ناو سیستەمی حکومڕانی ژیان و گوزەرانی هەر یەکێکمانی بە زۆرێک خۆش بکردایە کە مەجای نێشتا بایەوە بۆ ئەوەی کە میدیاکانی لە بری ئەوەی بچن ئەو کارە ئەگە کارێکی باش کرابێ بۆ لە لەو ماوەی چەند ساڵی ڕابردوی حکوومەتی هەرێمدا کابینەکە کابینەیەک بوو کە بەڕاستی مای شەرمەزاری بوو لەوانەیە بە درێژایی ماوەی ڕابردوو هەرێمی کوردستان کابینەیەکی وا خراپی بەخۆیەوە نەبینێ. خۆزگە لە بری ئەوەی خەریکی چاواشەکردنی خەڵک و هێنانی خەڵکی عەرەب و ڕۆژ ئاوایی و کۆمەڵی خەڵکی تر بۆی لافیتە هەڵبگرن و خەڵک چاواشە بکەن و لەسەر میدیا دەربکەون. خۆزگە باسی ئەویان نەکرد کە ئاماری ئەویان نەخستە ڕووکەوە حکوومەتە چەندە کاری باشی کردووە کە نەی کردووە بەداخەوە ئامارەکان خاڵە نێگەتیڤ و لە نەخراپەکانی زۆر زیاترە لە خاڵە باشەکانی. بۆیە ئەوەی کە ئەکرێ ئەزانن کە بەرەو پرۆسی انتخابا دەڕۆیت وردە دەرکەوت کە تۆ لە ڕابردووە ئەوەی وتویانە پێچەوانە دەرچوە
وتیان ئابووری سربەخۆ ئەم هەرێمەوا لێ یەکەین کە لەسەر پێی خۆی بوەستی و ڕۆژانە 1 ملیۆن بەرمیلنەوە دەفرۆشین کە ئەم بەرنمەیە بوو بە ماڵوێرانی و بوو بە دواکەوتنی هەرێمی کوردستان و بوو بەوەی ئەوەی پاشەکەوتی موچە و پارەفەوتانی هەزاران بەڵێندەری ئەم وڵاتە و مایەپوچبوون و قەرزاربارکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕی 33 میلیارد دلار ئەوەی لێکەوتەوە وتیان ریفراندۆمەکەین بۆەوەی کە دەوڵەتی سربەخۆ دروست بکەین و دەوڵەتی کوردی سربەخۆ دابمەزرێنی کە ئەمانبینی لەسەر پۆستی سەرۆکۆمار و وەزیری دەرەوە و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەسیترین پۆستی بەغا شەڕیان لەگەڵ لایەنەکانی تراکرد ئەمەش فەشەلی هێنا حکومڕانیەکەت مەسەلەنەوە موچەی خاننشینانتە موچەی فەرمانبەرانتە ئەبوو بە کۆتایی ساڵ ئەبوو بە یەک یەکیان و دڵام موچەی مانگەکانی 10 و 11 و 12 کەس نازانێت چی لە هاتووە پاشەکەوت کراوە فەرموو ئەمە نەتیجەکەیەتی تۆ لە غیابی ئەمانە دەی پەنا بۆچی دەبێت پەنابێ بۆی کە خەڵک چاواشە بکەیت بەڵام ئێستا ساڵی هەشتاکان و هەفتاکان و نەوەتەکانی ژنیە خەڵکوە بە ئاسانی چاواشە بکرێت یعنی تۆ ئەمڕۆ سەردەمێکی پێشکەوتوی سیستەمی سەردەمی سۆشیال میدیا و تەکنەلۆژیایە بەڕاستی تۆ ناتوانانی مەسەلەن دەی کۆمەڵە خەڵکانێک لە هەولێر کۆوەکەیتەوە مەسەلەن زیندوتری نمونە و بەسیترین نمونێ دەی مەسەڵی ئەمانە کۆمەڵێک گەنجی هەولێرن هاتوون بۆەوەی کە باسی ئەوە بکەن کە سیوێکی ئاب ڕۆژێکی مێژووی و ڕۆژێکە کە شانازیە سەیرەکەی عرب دەرەچێت لەوێەوە کابرا بە عرب مەسەلەن کرێکارێکی ناوتە 10,000 داوەتی خۆشی لافتێکی هەڵگرت تۆ نازانەوەچی یەکێکە بەسەر پشتی کرێنێکەوە قسەکە گەنجێکە ڕەنگە لە تەمەنی ئێمە مناڵتریش بێ خەڵکی ڕۆژاوای ئەسڵن هەر ئاگای لە مێژوو ڕەنگە پارچەکەی تری ڕۆژاوا نەبێت چ جا ئێرە مەسەلەن بزانێت سیوێکی ئاب چی گوزەرا و چۆن نات بۆیە لەبەرەوە ئەوەی کە ئەکرێ بۆ پەردەپۆشکردن و مەشغوڵکردنی کۆمەڵ خەڵکە بۆ پەردەپۆشکردنی ئەو شکستانەی لەسەرێنەوە ئەگەر هاوکارانم ڤیددیویەکمان هەیە بەزادی خۆسرەوی خۆی قسە هەکا لە سەقز ئەمە 6 بۆ 7 سعات پێش ئێستا بابینەران دیقەتی یەک شتیش بن هەر تەنانەت هەر یو کۆمپانیا ئەنجومەنی ئاسایش کە تەوان دیارە پارتی دموکراتی کوردستانە ئەڵێ بەهزادی لا تەسلیم کراوە گوێ لە بەهزاد بگرم زان ئەڵێتی من بێزادی خوسرەی خەڵکی سەقزم لە 2016 لە کۆمپانیای سەفرەی کارم کرد ئاسایش منی گرت منێنەوە من پیشگی حزبی دموکراتی کوردستان بوو ئەلا حزبی دموکراتی کوردستانی ئێران هیچ کۆمەتێکی بە من نەکرد منی هێنا بۆ سەرمەز من خۆم تەسلیمی ئێران بوومەوە ئەلان حاڵم لە ئێران و ئەلا حاڵم باشە و ئەلامە پێیجی تازەمە لە سەقزم پێیجی تازم ئەمە کاک بەهزادی خوسرەوێ ڕەنگەلای تەماشا ئێستا دوای ئەمە کاک زووتیار ئەنیوە چی ناوە لێنی ئەمە ئەو پەڕی کاکزانەوە کوتم نایخوا تەواو یعنی ئەو سەردەمی چاواشەکردنی خەڵکو و ئەوانە کۆتایی پێهات تەواو یعنی ئەمڕۆ تەکنەلۆژیا سۆشیال میدیا بە جۆرێ یعنی بازاری تەنیوە تۆ تەمەنی درۆکان جاران قسەیەکە بۆیان تەمەنی درۆ ئەگەر 1000 ساڵیش بێر کوردە بەڵام تەمەنی درۆ ئەمڕۆ لە 24 ساعت تێپەر ناکە بەڕاستی و ئەگەر ئەم زۆنەوە مەسەرە با بەرمونە بڵێنگەرێکێتی نیشتیمانی کوردستان بە ئاسانی تەسلیمی دوژمنانی کورد وایە کاکە تاسەش مەتاری سلێمانی داخراوە بەڕوویدا تاسەش ڕۆژانە ئەبینی کە تارە و درۆنی تورکی لە هاوڵاتی مەدەنی و لە خەڵکی ئێرادا لەو شوێنانەدا کە هێزەکانی دژەتیرۆری یەکێتی مەشق و ڕایانانی تێدا دەکەم بە تۆمەتی چی بە تۆمەتیەوەی هاوکاری پارچەکانی تری کوردستانەکەم بە شانازیەوە یعنی لەو ڕووەوە یعنی بەڕاستی ناتوانانی تەحەدای ئەو زۆنەی ئێرە بکەی لە ڕووی داڵدەدانی کوردانی ترەوە کاکە بینی بڕۆ چەندەها ڕێستۆرانتی ئێرە هەیە کوردانی پارچەکانی ترکاری تیاکەن چەندەها کۆمپانیای تر هەیە من هەر ئێستا ئەو شوێنەی هەر پێشەوەی بێن بۆ ئێرە میوارەیە لە شوێنەکە خواردنم خواردووە کە کارمەندەکانی زۆربەی کوردی ڕۆژاوا و ڕۆژهەڵات ومان نەبوون یعنی تۆ مزادی چی بەسەر زۆنی ئێرە دەکەیت لەبەرەوە بەڕاستی تەمەنی ئەو درۆیانە زۆر کورتە و بۆ داپۆشینی ئەو شکستان خوازی لێ نایەنەوە زات خۆی ئەڵێ من کاکە لە ئاڵەنی لە هەرە بێ بڵێ نەخێر من ئەوەی کەوە لە ڕاست دکتۆرە لە دەرخواردانی هەواڵی ساختە ناڕاست بە کۆمەڵی کوردی و ئەو دژێکیە و ئەو ڕقورد چینە بەرایەتی دروستکردە چ کاریگەرێکیە
طبعا پێش هەموو سلااو لە بینەرانی بەڕێز طبعا و بابەتێک کە باستان کردو ینی هەڵتان بژاردەبووی کە باسی بکرێ بابەتێکی زۆر گرنگە بە تایبەتی لە کاتی ئێستا چونکە ئەگەر پێشتر مەسەلاً ڕۆژی هەواڵێک بڵاو بکرات و لاانێ ئێستا ڕۆژانە چەندین هەواڵ بە چەندین شێوازی جیاواز بڵاو بکرێتەوە ئەمە ژوای لە خەڵکەکە کردو بەڕاستی خەریکە بێزارە بن یعنی خەریکە تااقەتیانە چێت چکە تۆ ڕۆژانە ئەم هەموو قسانە ئەم هەموو شێوازە هەڵبەستنی هەنێک شتی ناڕاز بلێرە و لەوێ و بە ئەنواوەشکاشیەوە واکایتر وردەوردە خەڵکەکە هەست بە جۆرێک لە بێزارێکە بەڵام ئەمانە بێگومان خۆی با بڵین بابەتی دروستکردنی پرۆپاگەندا و بەتایبەتیش لە کاتی ئینتیخاباتە ئێستا هەر بۆ بە زانستێک لە زۆربەی زۆری زانکۆکانی دنیا ئەخوێنرێ و چەندین تیۆر هەیە کە باز لە مەترسیەکانی پرۆپاگەنداکە بەتایبەتی لە کاتی هەڵبژاردنەکانە ئێستا هەر تیۆرێکەیە ناوی تیۆری هاکتۆلۆژیە کامال زیاتر لە ساڵی 2007 دەرکەوت لە دوای ئینتیخاباتەکەی ئەمریکا و ئەو هەموو پرۆپاگەندەی لە کاتی هەڵبژاردننی ترامپە دروست کرا باز لەواکە کە ئەم پرۆپاگەندانەی کە بەتایبەتی لە کاتی ئینتیخاباتە دروست دەکرێت چ شوێنەوارێکی مەترسیدار لەسەر کۆمەلگا بەجێ لە تەنانەت مەترسیەکانی ئەکرێ بڵین وەکۆی چۆن کاتێک کە بەردێک هەڵەیتە ناو ئاوێکەوە کۆمەڵێک زەبزەبە بە دوای خوا دروستەکانی ئەمانە ڕەنە هەندێک لەم مەوجانەی کە دروستی کردووە ماوە درێژ بێ ینی زیاتر کاریگەریەکەی لەسەر خەڵکی بمێنێتەوە کاریگەریەکەشی زیاتر لە چ ڕوویەکەوە مێنێتەوە لە ڕووی دروستکردنی شتێکە ئێمە پێوترێ ئیستیقطاب واتە بەجەم سەرگیر بوون واتە کۆمەلگا دابەشی دوو جەمسەرەکە ئەم دوو جەمسەرەکە بە دژی یەکتری وە ئەیانکا بە دژی یەکتریا و لەم بینەشە کۆمەڵێکی زۆر کێشە و مەشاکل و توندوتیژی دەرئەکەوێ کە ئەمانە بێگومان ئەوانەی کەلی زەرمەند دەبن هەر تاکەکانی کۆمەلگان واتە زەرمەندی یەکەم هەر خۆمانین یعنی ناکرێ مەسەلاً لە کاتێکی وەکو کاتی هەڵبژاردنەکە خۆی کۆمەلگا جۆرێک لە سترێسی لەسرە و پێویستی بەوەی هەیە کە گوێی لە کارنامەی بۆ نمونە حیزبەکان بێ گوێی لە کارنامەی کاندیدەکان بێ ئەم دروستکردنی پڕۆپاگەندانە و بەلا ڕێیابردن کاریگەریەکی نەرێنی بەجێ ئەهێڵە لەسەر ڕفتار و هەسوکەوتی تاکان لەسەر پەیوەندیەکانیان لەسەر بڵاوکردنەوەی خطابی توندڕەوی لەسەر بڵاوبوونەوەی توندوتیژی ترجەستەی بیان زمانەوانی بیان هەر جۆرێکی تر بێ بەڵام ئێمە لێرا پرسیارەکە ئەوەیە بێ بزانین کە بۆ خەڵکی متابعی با بڵین خدام و دەستگا فەرمیەکانن بەڵێ بۆ خەڵکی متابعی ئەکا یعنی بۆ خەڵکی دوای بڵین قسەیەکی چەواشەکاری بۆ نەگەیشتونەتە و ئاستەی بە دوای زانیاری ڕاستەقینەکە بچن چکەمە هەر لەسەر ئاستی جیهانیش دەرکەوتووە کە ژمارەی بڵین ڕێژەی ئەوانەی کە متابعی بڵین پرۆپاگەندەکانەکەن زیاترن لەوانەی کە متابعی زانیاری ڕاستەقینەکانەکەن بۆیە لێرە پێویستەکە کە ئەو کەسانی کە ئەم بابەتانە بڵاوەکەنەوە زیاتر بە بەرپرسیارەتیەوە تەعامل لەگەڵ وەزعەکە بکەن چونکە ئێمە شتێکمانەیە پێوترێ ئیتیکی ڕۆژنامەوانی یعنی ئەخلاقیاتی پیشەیی هەیە ناکرێ هەر کەسێک بیەوێ پەیجێکی فەیک دروستکە و هەرچی ئەو هەستە ڕق و کینە و بغزەی هەیە لە ڕێگەی ئەو پەیجە فەیکەوە لە ڕێگەی ناوێکی شاراوە لە ڕێگەی ناوێکی نەناسراوە کە بێگومان زۆربەی زۆریشمان هەر لە ڕێگەی فکرەکەی کە بڵاوێکات و ئەزانی کە سەربەچە حیزبێکە سەربەچە لایەنێکە و ئەوێ چی بڵێ یعنی دروست کرد ئەم جۆرە پەیجانیان ئەم جۆرە کەسانە کە ئەم فکرانە بڵاوەکەنەوە بەڕاستی ئەبێ بزانن کە ئەم ڕفتارانێک کە ئیکەن دەرەنجامێکی باشی نابێ و نەتیجەکەی ڕەنا زۆر جار خۆیان لی زەرمەند دەبن چونکە کاتێک کە تۆ زۆر قسەیەکی چەواشەکاری و زۆر قسێکی ناڕاست بڵاو ئەەکەیتەوە کە زۆر دووبارە بێتەوە دواتر وای لێ ئەو پەیجیان ئەو شوێنە مزداقەتی نامێنێ خەڵکی باوەڕ بە قسەکانی ناکە ینی ئەمەی کە ئەکرێ ڕەنە کارێکی ڕاز نەبێ و دواتری ژووکوتم زەرمەندەکە هەر خۆشیانە من چکەیتر وردەوەدە مزداقەتیان نامێنێ لە ناو خەڵکە جارە تۆ فکرێکی غەڵەت بڵاوەکەی تۆ چەند جارە دووبارەیەکی تۆ دوای کە نەتیجەکە دەرەکەوە شتێک کە بڵاو کردێتەوە ڕاستەقینە نیە ئەمانە وای لێتر لە ناو خەڵکە باوەڕ پێکراو نابی بۆیە بەڕاستی بە تایبەتی لە کاتی ئەمە بەڕێزت باسی پەیجی فەیک و ئەمانەت کرد دکتۆرە بەڵام لە شوێنێکی ترا مەسەلەن ئەوەی بینی لە دوو میدیای کە ڕاستەخۆ سەر بەسەرۆکی حکوومەتن
ئەنجومەنی ئاسایش کە بەحساب دەم دەستگایەکی سەر بە حکوومەتە ئەنی ئێستامە ڤیددیۆکەمان بینی کە کابرا خۆی ئەڵێ من ماوم و ساغم و کەس تەسلیمی نەکردم ینی لە دەرەوەی ینی زیندانی بۆ ئەمە خەتەرێکە چمە ترسیە منیش ئەمە ئەوە بڵێم یعنی وەکوتم تۆ ئەخلاقیاتی ڕۆژناموانیوە ئێستا ئەگەر کەسێک شارەزایی زۆری نەبێت لە ڕووی بڵێ میدیاییەوە ئەگەر خەبەرێکیش بڵاو کاتۆ لەوانەیە زۆر لەسەری نەبێ بە مۆزوع چونکە شارەزای نیە بەڵام تۆ کە دەستگایەکی ڕسمی بیت و پەنا بۆ هەندێک پرۆپاگەندە بەری ڕاستی ئەمە یعنی با بڵین زیاتر لە کەسێکی ئاسایی لەسەری ئەکەوێت وەکوتیشم یعنی دروستکردنی ئەم قسانە کە زۆر دووبارە بێتەوە دوجار وای لێ خۆیان مزداقێتی عنی ئەو لاەنە ئەو شوێنە خۆی مزداقێتی نامێنێ هەر خۆی ئەسڵان کە سەیری قسەکە ئەەکەی یان سەیری با بڵین بابەتەکە ئەەکەی کە بڵاوی کرێتەوە ئەزانی کە مەبەستەکە ئەوێت جەماوەر بە چ ئاڕاستەیەکا بەرە یعنی مەسجی پشتی پروپاگەندەکە بە وازەحی دیارە بۆی ئەگەر کەسێک تۆزێک معلوماتی هەبیان ئاستێکی هوشیاری هەبێ حتمما ناگاتەوەی کە باوەڕ بۆ قسانە بکات چونکە ئەزانێت کە ئەمە مەبەستەکە لە دوایەوە چیە ینی ئامانجی ئەم قسانە چییە زۆر باشە کاک زوتیار مێدیای فەرمی سەرۆکی حکوومەت دام و دەستگای فەرمی حکوومەت کە معلومە لای پارتی دیموکراتی کوردستان مەسەلەن دەستی بەسەرداگیراوە و کۆنتترۆل کراوە بەکارهێنانی ئەم هەواڵە چەواشانە تەکیدکردنەوە ئللا ئەبێ بڕوا بکەی بۆ هەواڵە ساختانە یعنی بەڕاستی لە ئێوە چیەکەێن خۆی کاکزانە بەڕاستی ئەگەر سەیری کۆی کابینەکانی حکوومەت هێرم کە هیچ کابینێک بەقەدەر ئەم کابینەیە موسساتە فەرمیەکانی بە حزبی نەکراون یعنی تۆ سیرەکەی وتەبێژی سەرۆکی حکوومەتە قساکە وتەبێژی پارتەکە بە فەرمی خۆی ئەوەنە بەتونی قسە ناکە ئەنجومەنی ئاسایش کە پێڵێن ئەنجومەنی ئاسایش هێرمی کوردستان یعنی سیرەکەی بە کەیفی خۆی خەڵگەیەنێت تاوانباریەکە تۆمەتبارەکە بە تاوانبار بەیان نامە دەرەکات لە بەیان نامەیەکی سڕف حزبی مەسەلەن یعنی لایەندارەتی بە تەواوی بەوازحی پێوە دیارە یعنی سیرەکەی ڕۆژنامە نووس ینی چالاهینی کردو یەکسەرێکا بە تیرۆریست و یەکسەرێکا بە بەکرێ گیراوی هەر نازانی مەسەلەن چۆن چۆنی ئەو موسساتانە بەڕاستی مامەڵە ئەکەن یعنی ئەمە وای کرد هێندەی کە ئێمە پێشتر کێشەیەومانە بۆ خەڵک متمانی بە کۆی سیستەمی حکومڕانی نەماوە وتمان با وردەوردە و متمانەیە دروست بکەینەوە هەر موسسەیە و بەسەر تەندروستیە پەروەردەیە خوێنی باڵایە ئەمنیە هەرچیەکە بە سیرمان کرد لەم کابینە ئەوەندەی تر متمانەکە بەڕاستی لاوااستر بوو یعنی تۆ دێ ئەو هەموو ئەو ینی حتا لەنا ئەو حزبە خۆشیە ئێمە ئازانین دوو ئاراستەیە مەسەن ئاراستەیەکیان هەوەنترە ئاراستەیەکیان یعنی سیرەکەی کۆمەڵی هەواڵ هەیە لە هەندێک کەناڵی فەرمی خۆیانەوە کە زۆر زۆر بایەخی پێدرێ و بە فەخر و بە شانازی پیشانێدەن ئەوەکەی تری هەر ئەسڵم بە هەواڵێکش لەسەری نادوێ ئەمە هەر خۆی دەرخەری ئەوەیە کە مەسەلەن لەناو خۆشیانە باوەڕیان بەو جۆرە سیناریۆ بەو جۆرە هەواڵی فەیک و چاواشەکارێن با بە وەڵی ئەو هەموو پارەی کە لەو پەیزە فەیکانە ئەدرێت لە سپۆنسەرکردنی و لە ئیدارەدانی و لە دابینکردنی سەرچاوی مرۆیی بی با بەبێ وەڵی دوو کۆڵان و دوو شەقامی پێ کۆنکرێت و پێ خیتاو بکەی و دوو گەنجی پێ لە بێکاری نەجات بی زۆر زۆر لەوە باشترە بەڕاستی چکە وەکوتم یعنی سەردەمی ئەوە نەماوە یعنی خەڵک هۆشیارە تێگا بەڕاستی یعنی تۆ بەبەرچوی تۆ یعنی تۆ بە چ منطقێک مەسەلەندی دەڵێ ئەم زۆنە یعنی خەڵک تەسلیمی نارەکان یەکاتەوە کاکە هەچی معارەزەکانی وڵاتی ئێرانن ئەوانی کە معارزەی ڕاستەقینە یعنی ئێستا خۆ بەداخەوە معارزەیەکش پێیا بووە لە هەر بەناو معارزەیە گینا لە ژێرەوە شتێکی ترە هەچی معارزەی ڕاستەقینە هەیە لەم ناوچەیە داڵدەدراون خەباتی خۆیانەکەن ڕۆژنامەی خۆیان ڕادیۆی خۆیان کەناڵی خۆیان ئەمانیان هەیە ئەی بێزەحمە یعنی تۆ بەچە سیفەتێک ئەماکەی ئەمانە هەمووی خراپە خۆزگا شتانە لە مێژووی حکومڕانی ئەمە نەبووە زۆر شتێکی خراپە باوەڕتە بێ من خۆم کە ئەبینم بۆ نمونە ئەڵێن سوپای تورکیا لە منتیقی بادینان و ئەوانە دووە کاتۆتە پێشەوە یەک مەتر بێ کاکە بۆ ئێمەی کورد زۆر ناخۆشە بەنسبەت ئێمەوە دووەکە شنگالە ئەفرینە کرماشانە مەهاباتە ئێمە هەمومان کوردین یعنی بۆ حەز بکەین مەسەلەن یعنی لەوانەیە ئێستا ئەوان وا حەز بکەن ئێستا ئەوان حەزەکەن ئەو ڕووداوەی جەنابی خوسرەوی مەسەلەن بالفعل بەڕاستی وا بووە کاکە من بۆ حەز بکەم وا بم کە کورد بم نەوەڵام مەسەلەن من کاتێک هەر حزبێکی سیاسی لە هەر شوێنێکە کە دوژمنەکەی کورد داوای کردی یەکێک لە ئەو هێزانی کە معارەزن تەسلیمینەکە من پێشەمویان دەستخۆشی لێ باش ئەوە بەهرۆزی خوسرەوی خۆی ئەڵێ کە منەوەتا لە سەقزم و کێشەم نییە و دوڕۆژ دەستگای تڵعات دەستی بانی دەستگیری کردم و ئازادی کردم
بەڵام 40 کیلۆمتر لە خاچی هەرێمی کوردستان لە پارێزگای دووەک تەسلیمی تووشیا کراوە ئەین کامیان قورسترەکە بێگومان کاکە ئێمە لە تەلەڤیزیۆنە هەر لە تەلەڤیزیۆنەکانی خۆیانەوە پیرە پیاوێکی خاوەن شەهیدی ئەو منتیقەیە قسە ئاکا دەزەکا بە گریان ئەڵێ لە ئەنفالەکانی شامشتی وام نەبینیوە ئەڵێ بۆ مەسەلەن ئێمە هەمومان ئەزانین یعنی بۆ هەر ئینسانێک ئێستا تۆ طبیعەتی مرۆڤ وایە تۆ هەرچەند لە سیستەمی حکومڕانەکەت ناڕازیوی هەرچەنە نەعەدالەتیە بێ شتێکەیە کە تۆ لە دڵی توە هەر دەرناچێ مەسلەی خاک و نیشتمان و نەتەوەیە ئێستا حەزەکەی لە وڵاتە بێزار بە بڕۆ کام سوچی دنیاە کە ئارامترین شوێنە بڕۆ لێ نیشتە جێبە کە هەواڵەگە بینن ئەڵەن سوپای داگیر کرد بستێک هاتووە ناو خاکەتەوە ئەو کەسی کە لە دوورەوەی لە من لە تۆ پێ ناخۆشترەکە لێرەیە یعنی ئەمە شتێکە ڕەبتی بەوە نییە ئێمە هەموو حزبێکی سیاسی دوو هێڵێ ئیشی لەسەرەکە هێڵێکی گشتی نەتەوەییە کە تۆ دەکرێت مەسەلە لە ناو خۆتە ناکۆکبی لەگەڵ حزبەکانی تر منافەسە بکەی کێبڕکێ بکەی هەوراز و نشێ و ببینی هەرچیەک بە یەکتی هێڵی بڵێ ئەمە مەسەلەن وەکو هێڵە ناوخۆیەکە ئەم هێڵە ناوخۆیە هەرچیەک بە یەکتی هێڵێ ڕەخنە لە یەکتی یەگری لە ئینتیخاباتە مەسەلەن کۆمەڵی هێرشی ئەلامی هەیەکێتە سەر یەکتری بەڵام ناچیتە خانەی سنوور بەزاندنەوە هەرچیەکێکی بەڵام هێڵێکی تری گشتی نەتەوەیی هەیە هی دەرەوەیە کە تۆ نابێ بەڕاستی بیبەزێنی وەزای دەمبێ ببیتە دادەستی بێگانە لەوانەیە مەسەلەن فارسێک تورکێک ئەڵمانیەک ئینگلیزێک ئەنواع مشکیلە و مەشاکل لە ناو خۆیانە هەبێ دەبینی مەسەلەن لە وڵاتانە انتخاباتێک هەرجارە و مەسەلەن پارتێک فەرمانڕەواییەوەکە بەڵام بڕۆ بزانە مناقشەیەکی لەگەڵ بکە لەسەر بستێ خاکی خۆیان لێ یعنی مساومە ناکەن بەڕاستی کەچی تۆ دێ لەولاوە بە قوڵایی 40 کیلۆمەتر هاتوۆتە ناو خاکەتەوە نە ڕاپۆرتێکت هەیە نەک لەی و گازندەیەکت هەیە نە لە کونسوڵخانە قسەیەکەکەی نەدەچیتەوە دەوڵەتە قسەیەکەکەی کەچی دەی خەڵک ئاخر ناکرێ ئەوە بەڕاستی ناکرێن نە خەڵکیش باوەڕ بێ ئەمە چ زەرێک لە قەزیێنێتەوەی نیشتیمانی ئەدا لە هەرێمی کوردستان و قواری هەرێمەدا ئەزانی چۆن کاکزانە ئێمە بە درێژایی مێژوو لە مەرحەلەیەکە کە مەرحەلی ڕاپەڕینەکە بوو ئێمە بەرەیەکمانە بۆ بەری کوردستانی بوو هەمومان دەستمان لە ناو دەستی یەک بووە توانیمان کە بە تۆ مەسەلەن ڕێی نێودەوڵەتی سەیری دەکە هەموو دەستی لە ناو دەستی یەکە دێ مەسەلەن حکوومەتی عێراقی ئەو کاتە کە بە دڕندانەترین شێوە یعنی سەرکوتت دەکا بەڵام لەبەر ئەوەی کە بینین یەک دەنگ و کۆدەنگی دێن هێڵێکی 36 ئەنجومەنی ئاسایش هێڵی 36 بۆ حکوومەتی عێراقی دانێ و حکوومەتی هەرێمی کوردستانی لێ بەرهەمدێ ئەمە لە چ کاتێکە لەو کاتی کە بینیان تۆ یەک دەستی یەک دەنگی بەرەیەکی کوردستانی تەیە ئەگەر وانە بین بەڕاستی ئەگەر یەک نەبین بەرامبەر بە هەموو قەزیە نەتەوەیەکە کاکە با لە ناو خۆمانە لەسەر هەر پرسێکە لەسەر یاسای بودجێ زەریبەیە نازانە پارەی ئاوە کارەبایە ئاوەدانکردنەوەی لەسەر ئەمانە دەکرێت ناکۆک بین مناقەشە بکەین من ئەم ڕێگەیان پێ باشە تۆ ڕێگەش بەس لەسەر کۆمەڵە قەزیە نەتەوەیە ناکرێ وابین بەڕاستی تۆ دێ لەولاوە وەکو وتمان نیوەی خاکەکەت ڕۆشتووە ئەوەی ئەو پێدەڵە جێبەجێیەکەی یعنی بەڕاستی زۆر سەیرە تۆ ئەم بەناو حکوومەتی هەرێمە چەند یعنی ماوەی ئەوە بۆ ساڵێک و چەندێکە چێ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی داخراوە بە وشەیەکی نە هەنگاوێکی کردداری نەمەسەلەن بەیان نامەیەک نە هیچ شتێک یعنی هەنگاوێکی نەناوە تۆ باشە ئەزانم ئەگەر چیتە بەردەمێ ئاڵەچیاڵێ ئەوەی کە تۆ ئەیکەی لە هەولێر کە ئێمە پێ دەڵێن جێبەجێەکەی ئەبێ سلێمانیش بیکە بۆچی بیکە یعنی بێ مەسەلەن هەرچی لە نەتەوەکەی خۆتە خەباتجێڕە شۆڕژگێڕە هەرچیەکە قەتی عیلاقی لەگەڵا بکەی بێ مەسەلە محارەبەی بکەی تەسلیمی توی بکەی چاوساغی بکەی یاخە بەڕاستی ئەوە بە هەموو حزبێک ناکرێت خۆزگە وەکوتم من پڕ بەدڵ حەزمە کرد ئەو هێرشە چاواشەکاری کە کەناڵەکانی سەر بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیکەن خۆزگە من زۆر نیگەرانماوە ئەیبینم وەکو تاکێکی کورد خۆزگە مەسەلەن لە یعنی بەرامبەر ئەو دەست درێژیانی کە لە منتیقەی بادینان و دۆ کۆمان ناکرێت بەیاننامەیان هەبووە قسەیان هەبووە بۆ منیش وا خۆش دەبە وەکو تاکێکی کورد شانازی پێواکەم بەڕاستی کەسمان ناتوانین شانازی بەوە بکەین کە تەجەسوسی بکەین بەسەر میلەتەکەی خۆمانەوە بەڵام ئەتوانی شانازی بکەین بۆی کە دیفاع وەڵی هیچ قەومێکی دنیا تۆ پێت بە شەرم نبینێت کە تۆ دیفاع لە قەزیێنێتەوەکەی خۆت پێی وەڵی فارس تورک عەرەب یعنی هەرچی دووەلی دنیا هەیە حتا زیاتر لەسەر قەزیێنێتەوەکەی خۆت سووربی دیفاعی بکەی زیاتر احترام دەگرن و بە ئینسانە دەزان و بە کەسێکی زینوی ناو مستەمعەکە دەزان حتا زیاتر ملیش شۆڕکەی بۆیان بە قسەیان بکەی بە کرێژیراویەوان بی زیاتر بە سەرکەز و سەر شۆڕ دەزانن بەڵێ دکتۆرە لە مەسەلەن ئەو بابەتانەکە وەکوتم موچە نییە ئاو نییە کارەبا نییە کێشەی سیاسی زۆرە دامەزراوت نییە خەڵک بە کامل شتەکانی مافە سەرەتایەکانی ئەوە ماندووە میزاجی ماندووە
تۆبی ئەمانەشی دەرخواردەی لە چێشەوە مەسەڵەن ڕەنگە جاران یانوت کۆمەڵە کەسانێکی نادیارن ئێستا دیارن پارتی دموکراتی کوردستان باڵی سەرۆکی حکوومەت ئەمە چ بارقورسیەت چ ماڵوێرانێک چ بێزارێک لای تاچی کوردی دروست دەکات ئەزانێکی کاکزانە ینی جاری وا هەیە ئێمە زۆر جار پلانەکانمان کورتمەودایە یعنی ئێستا فۆکەسەکە بەس لەسەر ئەوەیە کە لە ڕێگەی هەنێک پروپاگەندە و بڵاوکردنەوەی هەنێک خەبەری ناڕاست و ئەوانەوە بیانوێت مەسەلەن ئاڕاستەی هەڵبژاردن بە جۆرێک بێ کە لە بەرژۆندی خۆیان بێ بەڵام بەڕاستەکەی زۆر جار دروستکردنی ئەو قسانە خۆی لە خۆیان جۆرێکە لە هەستکردن بە ترس لەبەرەوەی کە تۆ زانی و بەرامبەرەکە و بەهێزە جۆرێک ترسە لا دروستە بێ اینجا پەنا بۆچی ئەبەی پەنا بۆ هەنێک دروستکردنی هەنێک پروپاگەندە و خەبەری فەیکە بەی بۆی کۆمەلگاکەی پێسەرقاڵکێ بەڵام بیر لە دوای ئەوە نەکراوەتەوە خۆزگە لە بری ئەوە وەکو باسێ کرد ئێمە کۆمەڵێکی زۆر قەیرانمان هەیە و لە ماوەی ئەم چەند ساڵە قەیرانەکان زۆر زیاتر بووە ئەمە وای کردووە بەڕاستی تاکی کورد تاکێکی هیلاکە لە ڕووی دەرونیەوە هیلاکە چونکە تۆ بە بەردەوامی ئەمەنە ئەوترێتەوە مەسەلەن هەموو ڕۆژێک یعنی هەموومانێک کە کەس تاکەکانی ئەم کۆمەلگای معاش وەرەگرن زەمان نین کە ئامانی داهاتوو معاشەکە وەرەگرن یاوەری ناگرن زەمان نین ئامانی داهاتوو ئەم معاشێکە وەریەگرن چەنی وەرەگرن دوای چەند ڕۆژی تر وەرەگرن کە ئەمە بەسیترین مافی ئینسانە بەسیترین مافێتی و لە هەمان کاتیشا گرنگترین مافێتی بۆ چونکە تۆ هەموو پێویستەکانی تر ڕەبتە بە مەسلەی باری دارایەکەتەوە ئەنجا دوای ئەوە مەسلەی ئەم چۆنەڵی گرژی و ئالۆزیانی کە لە بینی حیزبەکانە هەیە بۆی کە مەسەلەن لەسەر بابەتەکان ڕێناکەون ئەمەش جۆرێکی کە لە قەیرانی سیاسی دروست کردوە کەوای لێ هاتووە تاکەکان هەست بە ئارامی و ئاسایشی دەرونی ناکەن ژیانیان مەزمون نیە نازان چی ڕوئە مەسەلەن ترسی ئەوە هەیە شەڕ دروست بێتەوە مەسەلەن ژیانیان ئەم ئارامی و ئاسایشی کە ئێستا هەیە لە دەستیان بچی ئەوەی کە لە لای خۆمان هەستی پێەکەین ینی ئەمە لایەنێکە لایەنێکی تر تۆ کۆمەڵە قەیرانی تر هەیە قەیرانی ژینگە و هەیە قەیرانی تەندروستی و هەیە قەیرانی نەبوونی خزمەت گوزارەکان هەیە ینی بەڕاستی خۆزگە ئەوەنەی ئیژ لەسەر بڵاوکردنەوەی ئەم پروپاگەنداناکرا ئەوەنە ئیژ لەسەر ئەو کرا کە ئایا پلانی چەند ساڵی داهاتوومان بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانانە چی ئەبوو ئایا پلانی بەرنامەی حکوومەت بۆ چەند ساڵی داهاتوو لە چارەسەرکردنی ئەم قەیرانان چی ئەبوو بۆی خەڵکەکە لە ڕووی دەرونیەوە هەست بە ئارامیەک بکە بۆی کە ئەم کابینێتەوە بێ کابینەیەکی کە دروستە بێ عەلاقەل بەشێکی ئەم کێشانی چارەسەر بێ بەڵام ئەمەی کە ئێستا ڕوە وای لێ کردووی تۆ جۆرێک لە ترسی تر لا دروست بۆتەوە اینجا دوای ئەوە هەنێک شت هەیە تۆ بۆ ناشرینکردنی لایەنی بەرامبەر ئەیکی بەڵام تۆ نازانی ئەمە چەند لەسەر خۆت ئەکەوێت چونکە دوجار وەکو کاکجوتیار باسی کردووە چاوی جیهانی و لەسرە تۆ ئێمە کە لە ناو خۆمانە خۆمان پشکێنینەوە خۆمان تۆمەت بۆ یەکتری دروستکەین بەڕاستی ئەمانە سوورەیەکی ناشرینمانایەتێت دوجار بەشێکی زۆر مەسەلەن لەوانەیە لە هاوکارەکان لە دەست بچێ جا خۆی عادەتەن لە دروستکردنی پروپاگەندەکانە چەند جۆرێک پروپاگەندە هەیە کە دروستەکرێ یەکێکیان تەوجیهی مەسەلەن مؤسسەیەک ئەکرێ هەیە تەوجیهی تاکێک ئەکرێ ینی شخصیاتێک ئەکرێ بەڵام جۆرێکی تریان هەیە کە پێوترێ جۆرێکی گەمژانە ئەوەی کە تۆ بەبێ هەدەف تەنها ئەتەوێت بابەتەکە بخەیتە ناو کۆمەلگاوە ئەتەوێت ئاڕاستی جەماوەر بگۆڕی بەڵام هەدەفت دوای ئەوە چییە هەدەفەکەی دوای ئەوە وازەح نییە بۆیە من ئەمەی کە ئەیبینم زۆر جار بۆ شێوازەیەتە بەرچاوم کژوکە تۆ شتێک ناکەی لەسەر بنەمای مەسەلەن حەقیقەتێک لەسەر بنەمای ئەوەی کە سوودێک یعنی مەسەلەن سوودێک بە خەڵکەکە بگەینی ئەمە جگە لە زیانگەاندن جگە لەوەی کە سترێسێک لەسەر لە ڕووی دەرونیەوە لەسەر تاکەکان دروستە بێ هیچی تر نییە ئەمەوە ئەکات کە خەڵکەکە ئامادەباشی تیان دروست نابێ بۆی کە ئینتیخابە مەسەلەن کاتی هەڵبژارنەکە هەڵبژارنێکی ئەوەی کە پێوترێ سلمی ینی بە هێمنی و بە ئارامی بڕوا جۆرێک لە گرژی و ئاڵۆزی دروستە بێ لە بینی تاکانیشە چکە تۆ دوجار ئەوانەی کە قسەیان بۆکەی هەر تاکانی ئەم کۆمەلگایان ناکرێ هەرچی هەڵەسێت چی ویست بیڵێ بەڵام دواتر ئێمە ینی ئێمەی کۆمەلگالی زەرەرمەند دەبین دوجار باشە ئەمە دژی ئەوەش نییە ئەو خیتابەی کە
خۆت سەرۆکی حکوومەت بی یان خۆت دام و دەستگای فەرمی بی داوای ئارامی بکەی بەڵام لە ژێرەوە خەریکی تێکدانی بی آخر منیش ئەوە ئەمە بێڵم یعنی ئەمەی کە ئەکرێت بەڕاستی کاریگەری خراپی لەسەر تاکانە بێ وەکوتم تۆ زەختێکی تری دەرونی لەسەر کەسەکان دروستەکەی لە جیاتی ئارامیان بکەیتەوە لە جیاتی وان لێ بکەی کە بەشێکی عەقڵانی بیر بکەنەوە لەوەی کە چۆن لە داهاتووە بەشێکی زۆری ئەم کێشانەیان حەل ئەبێ وا ئەکات کە سترێسێکی زیاتریان لەسەر دروستە بێت چکە نازانن لە دوای انتخابات مەسەلەن چی ڕوئە وەزعەکە خراپتر ئەبێ یان نا یعنی بەڕاستی ئەمانەی کە ئەکرێ نازام یعنی ئەمە ئەگەر هەدەفەکەی ئەوە بێت کە زۆرترین دەن بهێنرێیاننا بەڕاستی ئەوانی کە لی زەرمەندە بن هەر تاکەکانی خۆتن باش دکتۆرە لە سەردەمی کابینی نۆ مەسەلەن حکوومەتی هەرێم سەرۆکی حکوومەت تیمەکەی دژی سلێمانی بوون لە پرۆژە لە سەقەتی پرۆژە لە سەقەتکردنی پرۆژە ڕێگریکردن لە پرۆژە لە خزمەتگوزاری بۆ ئێستاش ئەیانوێ سلێمانی واوێ نابکەن کە وێرانەیە ئەچن لە قونسوڵخانەکان شکایەتەکەن ئەڵێن ئەمە شوێنی داڵدەدانی ئیرهابە ئەچن مەسەلەن ئەڵێن ئەوە تا زۆنێکی مەترسیدارە ئەم ڕقبەرایەتی دروستکردنەی تیمی سەرۆکی حکوومەت بەرامبەر سلێمانی لە نێوان تاکەکانی شار ڕقەبەرەتی دروست ناکە لەو شار بۆ ئەو شار و شارچێتی دروستکە بەتەکیدی بە جوانی ینی بەڕوونی ئەیبینیت لە کاتی قسەکردنە لە کاتی هەڵسو کەوتە بەڵام من پرسیارەکەم لێرە ئەوەیە کە وەکو بەڕێزەوتت تۆگەر لە کابینەی پێشوە ئەمە وەزعی سلێمانی بوو بێ ئێمە چ ئەمە لێکمانە بێ بۆی کە لە کابینەی دواترە ئەگەر هەر هەمان مەسەلەن هەر هەمان لایەن ببنەوە بە سەرۆکی حکوومەت کەواتە چی زمانی ئەوواکە کە کابینەی داهاتوو سلێمانی وەزعی باشترە بێ چکە تۆ پێشتر وەکو سەرۆکی هەرێم کە ئەمە بەڵێ سەرۆکی حکوومەت ئەمە بارودۆخی شارە لە شارەکانی هەرێمەکە بوو بێ چی زمانێکا بۆی کە دواتر گۆڕانکاری دروستە بێ چکە ئەمە خۆی وێنەکەیە ئەمە سوورەکەی یعنی ئەمە پیشانت داوم بە عملی کە ئەوە تا ئەگەر خزمەت گوزاری نەبێ وەکو تۆ ئێڵێ ئەگەر زەختمان لەسەر بێ لە ڕووی نەبوونی پرۆژە و چی کاتە چی زمانێک ئاگە دواتر وەزعەکە باشترە بێ کاتە ئەمە ڕقی شارچێتیش دروست ناکە ڕقی شارچێتی تاکەکانی کۆمەلگا کێشەمان نییە لەگەڵ یەکتریا ئێمە کێشەمان نییە لەگەڵ یەکتریا بەڵام ئەوەی کە کێشە دروستەکە لە بینی تاکانە ئەو خیتابە کەڕاهەیە کە لایەنەکان لە ناو خەڵکەکە دروستیەکەن ئەو بڵین دووبەرەکی و دژبەیەکیە کە لایەنەکە لە ناو خەڵکەکانە دروستیەکەن زۆر باشە کات زووتیار ئەو سزادان و ئەو دژاتیکردنی سلێمانی و ئەو بە زۆر ئەڵێ داڵدە تیرۆرەدا ئەڵێ شوێنێکە خەڵک تەسلیمی هێرانەکە زۆنێکی نائارامە ئەمە بەڕاستی چی ئیسفادەی لێکە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە کاکرێ ئەخر خۆی ئەسڵەن پێناسەیەوان بۆ تیرۆر چییە؟ ینی تیرۆرس چییە؟ ینی تیرۆرس دەوەیە کە دیفاع لە وڵاتەکەی خۆیەکە یا تیرۆرس دەوەیە کە وڵاتێک کاولەکە ئەخر ینی ئەوان پێناسەی ئەوان بۆ تیرۆر لەگەڵ سلێمانیا جیاوازە پێناسەی ئەوان بۆ ئەمنیەت و ئاساییش لەگەڵ پێناسی سلێمانیا جیاوازە پێناسەی مەبەستم ئەو باڵە دەستڕۆشتووی ناو حکوومەتە نەک خەڵک تۆ تەسەورەکەی ئەو ڕۆژەی کە سیوێکی ئاب بووە کە ئەو کاری ئەعلامی کە ئەوان کردیان کە بە حسابی خۆیان خزمەت بەو ئەجێندایەکەن کە خۆیان یانەوە کە بەعکسەوە لەوانەیە مەسەلەن ئەو لایانی کە بەرامبەرتە و سیوێکی ئا بەخرابێ بینێ مەگە ملیۆنان دۆلاری سەرف کردیا بەقی ئەوەی پێ نەکرابە کە خۆیان کردیان و ڕووی ڕاستەقینی سیوێکی ئابیان پیشانی خەڵکدا کە هەموو خەڵک خۆت خۆزگە هەمووتان کۆمنتەکانی خەڵک و پۆستی خەڵکتان بینیوە چەنەها پارە ملیۆنان دۆلاریان سەرف کرد لەوەی کە کۆمەڵە ڤیددیو هەیە کە دانراوە لە لای خەڵکە وەکو گاڵتە ئامێزیە کەوان کردوانە سراوەتەوە تۆ تەسەورەکەی لەو ڕۆژەی کە ئەوان ئەو مەراسی مشتێکی ئایان کرد کادیری بانەڵم کادیری خوانە ئەندامی خوانەیە ڤیددیۆکەی بۆ من نردووە لە فەیسبووکە بەتەن زەوتوێتی چۆن حاماجوو یعنی تۆ گەشتیتەوە ڕادەی کادیر و ئەندامەکەی خۆت بەهەڵ ڕوو سینناریوانە ناکاکە یعنجا تۆ کارکە گەیشتە ئەوەی کادیر و ئەندامەکەی خۆت باوەڕ بە و چاواشەکار و سینناریوانەکە چۆن تەسەورەکەی لایەنەکانی بەرامبەرت باوەڕ بۆ بکەن لەبەرەوە بابەتی مەوزوعی سلێمانی کە تۆ یعنی سەرۆکی حکوومەت گەورەیەکەی شەهامەتیەکەی باشیەکەی لەوە دەرەکەوێکە کفری وەکو زاخۆ ببینێ وەکو یەک خزمەتی بکە سلێمانی وەکو دووەک ببینێ وەکو یەک خزمەتی بکە نەگەوەی جیاکاری بکە من
ئەمبینی لەم کابینەیە هاتن بەردی بناغان دائنا کە على ئاساس وەکو سەرۆکی حکوومەت نمایشی خۆمەکەم بەڵام ئەدبینی کتابێکە لەسەر داهاتی سلێمانی خۆی لەو لاوە چیە کرد مەسەلەن دەواازە سنووریە مەتار کە دوور نییە دەستی ئەوانی تیاابێ بۆ پێیکە هیچ بەیان نامۆ کردداری نەورۆزشکاتی لێ نەکرد تۆ باش ئاسێکە مەتار داخرێ مەرزەکان مەسەلەندی لەو لاوە لە مەرزەکانی خۆتەوە کاراسانیەکەی باز ڕسومات کەمەکەیتەوە بۆی کە داخڵبوونی کاڵا و شتومەک لەوێەوە بێ داهاتی مەرزەکانی یەرەکەم کاتەوە بەو شێوازە بۆی سزای سلێمانی دەی ئەخر ئەمە بەڕاستی نازانم وەکوتم کۆمەڵە سیاستەیە لەم کابینەیە گیراوەتە بەر لە ڕووی ئەلامیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی پرۆژە و مەشاریعەوە لە ڕووی سەقامگیری سیاسیەوە لە هیچ کابینێکی ترا نەتبینیوە کاکە تۆ کاتێک گەوری کاتێک سەرۆکی کاتێک سەرکردی کاتێک ڕابەری کە هەموو لایەنەکان بە براگەوری خۆت بزانن گوێ لێ بگرن یعنی چی تۆ دەکەسی بەرا دەور و پشتەکەت و بەس کادیر و دۆست و ئەندام و لایانی خۆت پێت بڵێن تۆ براگەوری تۆمانە کاکە براگەورایەتیەوە نابێت براگەورایەتی بەکردارە بە لێبوردەیە بە سەردانیکردنی لایەنەکانی ترە بە خزمەتکردنی سەرجەم شار و شارۆچکەکانە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە 2 ساڵ سەرۆکی حکوومەت لایەکێتی بوو 2 ساڵ باشە کە 2 ساڵێک بووە یار و نیار دەزانن کە بۆ نمونە لەو 2 ساڵەیە چۆن لە هەرێمی کوردستان لە ڕووی بوژانەوە ئاو کارەبا هەموو شتێکەوە چۆنی بووە من بەقی هەموو دنیاوەکو کادرێکی یەکێتی پێم خۆش بوو کە سەرۆکی حکوومەت لێرە بەردێکی بناغی دانا لەزا خۆش بەردێکی بناغی پرۆژەیەکی دانا کاکە بۆ هەمومان باشە وەڵای اقتصادی دووەک باش بێ کاریگەری لەسەر سلێمانی شێ هیچ سلێمانی باش بێ کاریگەری لەسەر دووەکی شێ بەڕاستی یعنی تۆ باشەوان ڕەحم بە پارتیەکان و لایەنەکانی ترش ناکەن لە سلێمانی ئەو دژاتی کردنەی سەرۆکی حکوومەت بۆ سلێمانی ینی خۆ هەموو یەکێتی کاکزانە مەسەلەن ڕێگای بینی کەلار دەربەنی خان بەس ئەوانی کە یەکێتی ناتوی پێیاکەن بەس ئەوانی کە گۆڕان ناتوی پێیاکەن یا برادرانی خۆشیان توی پێیاکەن ڕێگای بینی دوکان ڕانیە یعنی ڕێگای بینی کۆیە بۆ نمونە هەولێر ئێ باشە لە ماوەی ڕابردووە ئەوترا مەسەلەن ئەم زۆنە خەتای خۆیانە مەسەلەن ڕێگاوبانەکانیان وایە ئێ باشە خۆت کۆیە لە ڕووی داریەوە سەربەکان پارێزگایە هەولێر نییە بودجەکەی لێەوە تەمیل ناکرێت ئەی ڕێگای هەولێر کۆیە بۆ وایە بەس لەبەرەوەی زۆرنی دانیشتوانەکە یەکێتین ئەی ڕێگای بۆ منە بالیسان ئەوانە بووە بوو ئەی ڕێگای شەقڵاو و هەریر و نازانم چۆمانە بووە بوو ئەم جۆرە لە سیاستکردن و سزادانە باوەڕێکی بە دەرەجەیەک بۆ خۆیان خراپە یعنی ئەمە یعنی تۆ ئەمە سیاستی کۆمەڵکوژی پێڵێن یعنی چی تۆ بە خەیاڵتانەیە لە ڕێگا ناخۆشەکانی بینی دوکان ڕانیە کەلار دەربەنی خان هەڵەبجەی تازە خەڵک بە جوملە گیان لە دەست باتۆ بە خەیاڵتانەیانەی بودجێ بۆ دابینکەی بێ پۆست بەوە لێ دی بڵێ وڵا من شەقامی 150 متری و 120 متریم لە هەولێر کردووە ئەمانە کاتێک جێ شانازین کە تۆ حکوومەتەکە 33 میلیارد دلار قەرزار نەبێ یعنی چی وەکوە من مەسەلەن جوانتری سیارم لە ژێرا بێ بەڵام قەرزاریش بم تۆ ڕێک وەکوت لێ هاتووە تۆ دیتە سەر تەلەڤیزیۆن ڕاپۆرت دەخوێنی دەڵێ بەداخەوە حکوومەتەکەمان 33 میلیارد دلار قەرزارە دروستکردنی ڕێگاوبانی 150 متری و 120 متری هەولێر بەو شەرتی کە کۆی زەویەکانی دەور و پشتی شت هەموو کەس دەزانێت چۆنی تەوزیع کردووە بەسەر سەرمایهدارەکاندا کاتێک بێتە جێگای شانازی کە تۆ پارەی مۆزەفیرت لانە بێ مۆزەفەکانت هەموو ساڵە تەرفیعی خۆیان بە ڕێکوپێکی بکەن خانشینا موچەیەکی باش وەربگرن حکوومەتەکە 33 میلیارد دلار قەرزار نەبێ ئەو کاتە هەرچیەکەی جێگای شانازیە بەڵام تۆ وەکو لە بازاڕی یاسایی ئەمە بینی مەسەلەن کەسێ سارەی باشی پێ قۆڵی خەڵەگە بڕێ ئەولاکە بە سیرەکەی کۆڵی قەرزارێ تۆ ژواد لێ هاتۆ بەڕاستی بۆیە گەورەی حکوومەت سەرۆکی حکوومەتەکە لەوەیە کە بە یەکسانی ببێت جیاوازی یعنی بەڕاستی باشتێکی پێ بڵێم ئەگە سەرۆکی حزبێکی ئاسایی بۆ نمونە لە حکوومەت بێ لە حکوومەتانە بێ بە جۆرێک ڕەفتار بکە ئەبێ سەرۆکی حکوومەت زۆر جیاوازتر بێ لە هەمویان دەبێت بە جۆرێک بیر بکاتەوە کە وەکوان نەبێ تۆ سیرەکەم حکوومەتە بوو بە حکوومەتی وەڵامدانەوە و کاردانەوە و محاسبەکردنی خەڵک و دادگای هەر دەستپێکردنەکەی زیندانیکردنی کۆمەڵە خەڵک و چالاکوانی بادینان بوو سەرۆکی حکوومەت لە خۆیانە سەرۆکی هەرێمیش لە خۆیانە کۆمەڵی خەڵک لە بادینان بە مادەی تیرۆر حکم دران وایە تیرۆر یعنی دەیەوێت خەڵک بکوژێ ئەم وڵاتە سەرۆکی هەرێم لە خۆیان نییە لە بنەماڵەکەی خۆیان نییە لە 160 حکوومەتی کەم نەکردەوە یعنی چی یعنی ئەسڵا هەر باوەڕ بەو کەیسەریە یعنی ئێستا من سەرۆکی هەرێمم ئەگەر بزانم یەکێک بالفعل وایە بە مادەی تیرۆر تاوانبارە و سەلمێنراوە یعنی غەترێکم کە بۆ منە سزاکەی بۆ کەمکەمەوە کاکە هەموو ئەمانە یعنی واد لەکە مزداقەت نمێنێ لە یانەکانی کە بە جۆرێکی تر سێریت بکەن وا بێ مەسەلە وەکوتم لە بریەوەی راپۆرت حازرکەن باسی ئاماری
کار و چالاکی و پرۆژە و پاشەکەوتکردنی پارە و ئەمە پاشەکەوتنی پارە بۆ ماناین ئەو لاوینان بڕێ بڵێن ئێمە یەدەکمانەیە کاکە تۆ سیرەکەی ئاڵاونەتە سەرچی مەسەرەن کەسێکە کاکڵێ کورە کابراتی شێردی کۆمپانیاکەی لەبەرە یعنی هەر کە جیرا تەبان وایە چۆتەوە ئەو دی و ڕەنگە ئیطلاعات بۆ لەو دی بووی لەکوێ شکر لەکوێ شنەکە وەکو چۆن ڕۆتیناتێکی ئاسایشەکانی لای خۆمانەیە مەسەلەن تۆ هاوڵاتیەک دێتەوە لە شوێنێکەوە لەکوێ بوو لەکوێ نەبووی هەر بە هەمانتی شێرتەوە چۆتە ئینەڵە کاکە لا بێتۆ لە ڤیدیۆکە بڵێ وەڵام من ڕادەستکراومەتەوە ئەخر ئەمانە بەڕاستی وەکوتم وەڵڵاهی پێش ئەوەی خراپە بێ بۆ لایەنەکانی تر ئەم شۆڕشی چاواشەکردنی ئەلامیە وڵی خراپەیە بخوان و زەربە لە خۆیانەدا کۆمەڵێک کەستەیە لە حکووم کاکە ئاساییە لە دنیا مەسەلەن حەزبەیە بەرنمەیەکی دەیەوێت جێبەجێکە بووی جێبەجێ ناکرێ احتیادی وەرەگرێت کاکە یەکەم شکستیەکێتی کە لە 2013 زۆر بە خراپی تووشی شکستات بیرمە یەکەم بەیاننامەوتی داوای لێبوردن لە خەڵکەکەی خۆمان غەڵەتی خۆمان بۆ و هەوڵەتی خۆمان چاکە ئێدە تۆش مەسەلەن وەڵی کاکە شکستی پێناوە لە حکومڕانیە وەڵی ئێستا دانیشی نەتا بەیانی خاڵک نادۆزینەوە ینی گەشت ینی یەک جارێک بۆش بووان نەچۆسەویان لە هەژنان لە هەولێر نازانتان دەنانە کردومانە تا ئێستاش نەکراوە جێبەجێ نەبوو دکتۆرە دواسەرنجی بەڕێستان دواسەرنجی بە من ئەوەیە کە بەڕاستی ئەم بارودۆخە ئەوەی کە لێی زەرمەند دەبێ هەر خۆمانی لەبەر ئەوە پێویستەکە شێوازی مامەڵەکردن لە کاتی هەڵبژاردن و حملەی هەڵبژاردنە گۆڕانکاری بەسەرابێ ئەگینا دوجار زۆربەی زۆری ئەو شتانەی کە ئەوترێ بە جۆرێ لە جۆرەکان دەرخستنی کەم و کورتەکانی خۆتە ینی ئێستاوەی کە باسمان کرد بۆ نمونەوەی کە سلێمانی بەم جۆرەیە وەکوی کاکجوتیاری ژاماژەی پێکرد بە جۆرە لە جۆرەکان دەرخستنی کەم تەرخەمیەکانی خۆتە لەبەرەوە پێویستەکە شێوازی قسەکردنەکە شێوازی بڵین وتارەکان گۆڕانکاری بەسەرابێ لەبەر ئەوەی جۆرێک لە دژبەیەکی و لە ڕکابەری و لە نێو تاکانی کۆمەلگا دروست نەکە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە ژی عەباس مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێز جوتیار مەحموود چالاگوان و کادریەکی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.